سڵاوتانە بێدازان بەخێر بێن بۆ وانەیەکی لەم وانەیە باسی ماکە درێژ دەکەین با دەست پێ بکەین. سەرەتا گەر پێناسەیەکی کورتی ماکە درێژ بکەین کە ماک چییە؟ ماکە درێژ لە میدیا ئەکسس کۆنترۆل هاتووە کە بە کوردی دەکاتە کۆنترۆڵی دەستڕاگەیشتن بە میدیا. ژمارەیەکی ناوازەی ڕقەکاڵایە، ژمارەیەکی ناوازە تاک، ئەو ژمارەیە دووبارە نابێتەوە، دەدرێتە ڕقەکاڵە. بۆیە زۆر کات بە فیزیکەل ئەدرێس ناسراوە کە ئێمە ئەڵێن فیزیکەل ئەدرێس، یعنی ئەمە باسی ماکە درێژ دەکەین. لە 48 بت پێک هاتووە، یعنی ئەکاتە 6 بایت. یعنی چ تۆ بڵێ 48 بتە یان 6 بایتە یان 6 ئۆکتێدا هەماشتە. لە ناو کارتی تۆڕدا نێتوەرک ئینتەرفیس کارت کە بە نیک ناسراوە لە کاتی بەرهەمهێناندا جێگیر کراون تاکو ئامێرەکان بتوانن پەیوەندی بە ئینتەرنێت یاخود بە تۆڕە نەخۆیەکان بکەن. جا ئامێرەکان لاپتۆپ بێ، تەلەڤیزیۆن، پرینتەر، مۆبایل، هەر شتێک بێ، کاتێک دەیەوێ پەیوەندی بکە بە تۆڕی ناوخۆیی یاخود بە ئینتەرنێت، ئەو کات پێویستی بە ماکە درێسە. یعنی هەر ئامێرێک لەم ئامێرانە کاتە کۆمپانیا دروستیان دەکا دەبێت ماکە درێسیان پێ بدە. جا ماکە درێسەکە بۆ کارتی شەبەکە بێ، بۆ نێتوەرک ئینتەرفیس کارت بێ، یاخود ئەو ماکە درێسە بۆ وایفای ئەدەپتەر بێ، یاخود بۆ بلوتۆز بێ. واتە هەر یەکێک لەوانە ماکە درێسی تایبەتی خۆی پێویستە. ئێستاش باسی چۆنیەتی زانینی ماکە درێس دەکەین لە ویندۆز. سەرەتا CMD-ەکە دەکەیەوە لە ویندۆز، لە سێرچەکە بنووسە CMD، لێرە بنووسە get mac. ڕاستەخۆ ماکە درێسەکەت پێ پیشان بدە. کەواتە تۆ بەم ڕێگایە دەتوانی ماکە درێسی ئامێرەکەی خۆت بدۆزیەوە لە ئامێرەکە. ئێستاش با باسی فۆرماتی جیاوازی ماکە درێس بکەین. شێوازێکی نووسین هەیە کە بەبێ هیچ شتێکە، بەبێ کۆڵۆنە، بەبێ دۆتە، تەنها بە سادەیی ژمارەکە ئەنووسرێت. شێوازێکی دیکەت هەیە کە لە ئامێرەکانی لینێکس و ئامێرەکانی ماک بەکاردێن، ئەویش لە نێوانیان کۆڵۆن دادنێن. لە ویندۆز هایفان بەکاردێ، ئەوە شێوازی فۆرماتی نووسینەکەیە. لە سیسکۆ دۆت بەکاردێ بۆ ماکە درێسەکە. بەڵام هەر هەمیان هەماشتن، بەڵام شێوازی نووسینەکە جیاوازە لە سیستەمێک بۆ سیستەمێکی دی. ئێستاش با بە زیاتر باسی فۆرماتی ماکە درێس بکەین. ماکە درێس دەکرێتە دوو بەشی سەرەکی. بەشێکیان پێی ئەڵێن OUI، بەشەکەی دیکە پێی ئەڵێن نیک. با ئێستا بزانین کە OUI چییە و هەروەها نیک کاری چییە. OUI Organizationally Unique Identifier کە بە OUI ناسراوە بە کورتکراوەی ئێمە باسیەکەین. یەکەم 24 بت کە ئەکاتە 3 بایت. ئەم بەشە لەلایەن پەیمانگای ئەندازیارانی کارەبا و ئەلکترۆنی کە ئێمە بە کورتکراوەی باسی ئەوەش ناکەی، هەڵپاست ئەڵێن IEEE واتە I 3 جاران E دیاری کراوە تا بزانین کێ ئامێرەکەی دروست کردووە. نمونە ئێنتەل، سیسکۆ، هاواوی. کەواتە ئێستا دوور لە بابەتی پێناسە، ئەگەر بە کورتی باسی OUI بکەین، واتە هەر کۆمپانیایەک کاتێک ئامێرێک دروست دەکا دەبێت لە IEEE ماکە درێسی خۆی وەربگرێ تاکو ستانداردێکمان هەبێ کە هیچ ماکە درێسێک دووبارە نەبن. ئەوە یەکەمیان. دووەم، کاتێک تۆ بەشی یەکەمی OUI کۆپی ئەەکەی لە ئینتەرنێت سێرچەکەی بەدوای، ڕاستەخۆ پێت ئەڵێ کە ئەو بەشە ئین کۆمپانیای سیسکۆیە یاخود کۆمپانیای هاواویە. ئەگەر باسی بەشی دووەم بکەین، نێتوەرک ئینتەرفیس کۆنترۆلەر سپسیفیک کە بە کورتکراوی پێی ئەڵێ نێک، تایبەتمەندی کۆنترۆڵی ڕووکاری تۆڕ. دوا 24 بت یعنی بەشی دووەم لەلایەن کۆمپانیایەکە خۆیەوە دروست کراوە بە جۆرێک هەر ئامێرێک ماکێکی جیاوازی هەبێ. کەواتە بە کورتی بەش یەکەمی ماکە درێس لەلایەن IEEE وە دەدرێت کە بە OUI ناسراوە، واتە ئەوە ناسێنەری کۆمپانیایەکەیە. بەشی دووەم کە بە نیک ناسراوە، ئەوە کۆمپانیایەکە خۆی لێرە ژمارەکان دروست دەکات بۆ ئامێرەکانی. کەواتە سەری ئەو نمونانە بکەن سەبارەت بە OUI. ئەوە بەش یەکەمی ماکە درێسە کە بەدوای ئەگەڕی لە ئینتەرنێت ڕاستەخۆ پێت ئەڵێ سیسکۆیە یاخود گوگڵە یان هاواویە. باشە چۆن ئازانی؟ چونکە ئەم بەشە تۆمار کراوە بە ناوی ئەو کۆمپانیایە. باشە، یعنی کۆمپانیایەکی تر ناتوانێت ئەو ماکە درێسە بەکاربهێنێت. باشە، ئەوە سەبارەت بە فۆرماتەکەی ماکە درێس. ئەگەر باسی بەشی یەکەم بکەین کە ئێستا باسی ئەەکەین، هەندێک خاڵ هەیە گرنگە دەبێت ئاگاداریان بێت. یەکێک لەوانە کە لە بەشی یەکەم ئێمە 8 بتمان دەست دەکەوێت. باشە، ئێمە وتمان 48 بتە، بەشی یەکەم 24 بتە، بەشەکەی دیکەش 24. لە بەشی یەکەم کە 24 ئەگەر خانەی یەکەم وەربگرین لە 8 بت پێک هاتووە. ئەو 8 بتە لە بی سفر ئەگەر باینەریەکە سفر بوو یانی یونیکاستە، ئەگەر باینەریەکە یەک بوو یعنی ئەو ماکە درێسە مڵتیکاستە. باشە، لە بی یەک ئەگەر ناونیشانەکە سفر بوو واتە گلۆبل یونیک بوو، واتە ئەوە ناونیشانێکی ئەسلیە
لە کۆمپانیایەکە بەرهەم هێنراوە. باشە؟ ینی بێرنێت ئین ماک. ئەگەر یەک بوو ینی بەدەست دەستکاری کراوە. لۆکەلی ئەدمنسترێت واتە ناونیشانێک کە بەدەست لەلایەن سیستەمێکەوە گۆڕاوە. ئێستاش بە باسی جۆرەکانی ماک ئەدرێس بکەین. کاتێک باسی جۆرەکان دەکەین بەو مانایە نییە کە لە کاتی دروستکردنی ماک ئەدرێس بەم شێوازە دروستکراوە ئەو ئامرە. بەڵکو ئێمە باسی ئەوە دەکەین لە کاتی ناردنی داتایەکان ماک ئەدرێسەکە بە چ شێوازێک دەڕوە. ئایا بە یونیکاس دەڕوە یاخود بە مەڵتیکاس دەڕوە یا بە برۆدکاس دەڕوە. ئێستاش بە باسی یەکەم جۆر بکەین کە پێی ئەڵێن یونیکاست. زۆر بە ئاسانی یونیکاست تەنها تۆ بۆ ئەو ئامێرە ئەنێری کە داوا کراوە. باشە؟ ینی بە پێناسەکەی بکەین کە ئەڵێ ناونیشانێکە تەنها بۆ یەک ئامێر بەکاردێ. کاتێک ئامێرێک داتا دەنێرێت بۆ ناونیشانێکی یونیکاست پاکێتەکەی داتا تەنها دەگەندرێتە ئەو ڕووکارە تایبەتە. کاتێک تۆ داتا دەنێری تەنها بۆ ئەو ئامێرە دەڕوە کە تۆ پێویستە داتایەکە بۆی بڕوە. ئەگە سێری ئەم وێنەیە بکەیت کە ئەمە ئیترنێت فرێمە، وانەی داهاتوو باسی ئیترنێت فرێم دەکەین، بەڵام لێرە ئەوەی کە لای ئێمە گرنگە دەستنیشن ماک ئەدرێس و سۆرس ماک ئەدرێست هەیە. واتە ئەو ماک ئەدرێسێک کە بۆی دەڕوە و لە چ ماک ئەدرێسێک ئەو داتایە هاتیە. لە بەشەکەی دیکە بابەتی IP ئەدرێسە کە بە IP ئەدرێسی ئامێری بەرامبەر و ئامێری خۆت و هەروەها یوزەر داتا و ترێلر. بایستە بین باسی جۆری دووەم بکەین کە پێی ئەڵێن مەڵتیکاست. مەڵتیکاست تۆ بۆ یەک ئامێر نانیری و بۆ هەموو ئامێرەکانیش نانیری، تەنها بۆ چەند ئامێرێکی دیاریکرا و داتا دەنێری. ئەو حاڵەتە ئێمە پێی ئەڵێن مەڵتیکاست. پێشگرەکەی وەک لە بەرامبەرتان دیارە 010005E هەمیشە بەشی یەکەمی ناونیشانەکەی مەڵتیکاستە. ئێستاش بە باسی برۆدکاست بکەین. زۆر بە کورتی برۆدکاست لە ناوەکەی دیارە کە پێی ئەڵێن پەخش، واتە کاتە کۆمپیوتەرەکەت ئەوێ داتا بنێرێت بۆ هەموو ئامێرەکانی سەرتۆڕەکە، لەو حاڵەتە ماک ئەدرێسی دەستنیشنەکە ئەو ماک ئەدرێسێکە بۆ ئەو ئامێرە دەڕوا لێرە یەک ماک ئەدرێس نانووسرێ و کۆمەڵەیەک ماک ئەدرێسیش نانووسرێ، بەڵکو هێکسەدسیمەڵێکی سابت هەیە جێگیرکراوە کە دەبێت هەمیشە ئەو ماک ئەدرێسە بێ. وەک لە بەرامبەرتان دیارە کە هەر هەمووی ئێفە ینی ئەوە برۆدکاستە، پەخشکردنە، واتە ئەو داتایە دەڕوات بۆ هەموو ئامێرەکان. طبعا لە IP ئەدرێسیش برۆدکاستمان هەیە کە IP-یەکەی ئەبێتە 255 واتە لەو حاڵەتە بۆ هەموو ئامێرەکان دەڕوە. ئەوە بابەتی برۆدکاستە. هۆکاری هەبوونی هەردوو IP ئەدرێس و ماک ئەدرێس. سەرەتا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ OSI مودێل کە لە بەشی دووەم بە تەواوی باسما کردووە، کە لە چینی دووەم ناونیشانی ماک بەکاردێ بەرپرسیارە لە گەیاندنی پاکێت هۆپ تو هۆپ. ئێستا کەمێکی دیکە باسی هۆپ تو هۆپ دەکەین و باسی end to end دەکەین. چینی سێم ناونیشانی IP بەکاردێ بەرپرسیارە لە گەیاندنی پاکێتەکان لە end to end. زۆر گرنگە بزانی کە هۆپ تو هۆپ چییە و هەروەها end to end یانی چی. ئێستا باسی یەکەم. تۆ لە لاپتۆپی خۆت کاتێک ئەتەوێت وێبسایتێک بکەیەوە، باشە؟ وێبسایتی گوگل بۆ نمونە. سەرەتا ئیترنێت فرێمەکە چیەکە؟ ماک ئەدرێسی تۆ و ماک ئەدرێسی راوتەرەکەت، باشە؟ و IP ئەدرێسی تۆ کە بەکارت هێناوە و IP ئەدرێسی راوتەرەکە ئەوانە کۆ ئەکرێنەوە و ئەڕوات بۆ راوتەرەکە. لێرە راوتەرەکە 100% ڕاستەخۆ گوگڵت بۆ ناکاتەوە، ئەبێت بینێرێت بۆ راوتەرەکانی دیکە، بۆ سویچەکانی دیکە تا ئەگاتە شوێنی گوگڵ. بەڵام ئەوەی لە ئێمە گرنگە بابەتی هۆپ تو هۆپ واتە شێوازی پازدان ئەوەیە کە ماک ئەدرێسەکە کە ئەڕوات بۆ راوتەرەکە لە راوتەرەکە ماک ئەدرێسی تۆ ڕەشە بێتەوە، باشە؟ بۆ ڕەشە بێتەوە چکە لەو حاڵەتە ئەبێت راوتەر ماک ئەدرێسی خۆی زیاد بکە و ماک ئەدرێسی ئامێری بەرامبەر زیاد بکە کە لەوانەیە راوتەرێکی دیکە بێ، سویچێکی دیکە بێ، لەلایەن کۆمپانیای ISP بێ، لە سێرڤەرەکانی وێبسایتەکە بێ بۆ نمونە. لەم حاڵەتە لە هەر پازدانێک ماک ئەدرێس ئەگۆڕێ، باشە؟ یعنی ئەو ئامێرە پێویستی بە ماک ئەدرێسی ئامێری بەرامبەرە کە وەریگرت زیادیەکە بۆ خۆی ماک ئەدرێسی بەرامبەر و ماک ئەدرێسی خۆی کۆ ئەکاتەوە ئەینێرێ، کەواتە لە هەر پازدانێک لە هەر ئامێرێک بۆ ئامێرێکی دیکە ماک ئەدرێسەکە ئەگۆڕێ. بەڵام IP ئەدرێس کە ئەڵێن لێرە end to end واتە لە کۆتایی بۆ کۆتایی، لێرە IP ئەدرێس ئەو کارە ناکە. IP ئەدرێس زۆر بە کورتی تۆ ئەبەستێتەوە بە سێرڤەری وێبسایتەکە، باشە؟ بۆیە IP ئەدرێس گرنگە. IP ئەدرێس بەستینی تۆیە بە ئینتەرنێت، بە جیهان، بە سێرڤەرەکان، بە هەموو وێبسایتێک. بەڵام ماک ئەدرێس کە ئەڵێن هۆپ تو هۆپ کار ئەکا
ئەوەیە کە ماکەدرێسی تۆ ناڕواتە ناو ئینتەرنێت، بەڵکو ماکەدرێس پێویستە لە بابەتی ناوخۆیی. ئێستاش با بێنە سەر پرسیارە باوەکان. یەکەم پرسیار ئایا ناونیشانی ماکەدرێس دەتوانێت بگاتە ئینتەرنێت؟ وەڵامەکەی نەخێر، ماکەدرێسی تۆ ناڕواتە ئینتەرنێت. باش. پرسیاری دووەم، ئایا ناونیشانی ماکەدرێس جێگیرە یان دەگۆڕێت؟ بە زۆری ئێمە کەوتمان ماکەدرێس لەلایەن کۆمپانیا دروست دەکرێت، دادەنرێ، ئەواتە ئەو ژمارەیە ناسێنەرێکە وەکو ئایدیە. بەڵام بابەتی ئەوەی کە ئایا دەگۆڕێ، بەڵێ دەگۆڕێ لەلایەن بەرنامەی زۆر سادە، زۆربەی حاڵەت بێ بەرنامەش هەر لە ڕێگای ئامێرەکان دەتوانی ماکەدرێس بگۆڕی. بەڵام ئەو گۆڕینە گۆڕینی ڕاستی ئامێرەکە نییە، ئەو پارچە ئەداپتەرە، بەڵکو بە شێوازی بەرنامە تۆ ماکەدرێسەکەت گۆڕیوە. ئەگەر کەسێک ماکەدرێسی من بزانێت چ دەتوانێت بکات؟ ناتوانێت ڕاستەخۆ ئامێرەکەت هاک بکایە تووشی کێشت بکە، تەنها لە حاڵەتێک نەبێ ئەگەر لەناو هەمان تۆڕ بێ. واتە ئەگەر ئەو کەسە لەناو هەمان تۆڕ بوو، هەمان کۆمپانیا، هەمان کافتریا، هەمان شوێن، لەناو هەمان ئەو نێتوۆرکە بوو کە تۆ بەکاری دەهێنی و ماکەدرێسی تۆی زانی بە ئاسانی، دۆزینەوەی ماکەدرێس ئەستەم نییە، لەو حاڵەتە دەتوانێت تووشی کێشت بکە. باشە؟ بەڵام ئەگەر لەناو هەمان نێتوۆرک نەبوو، لە دەرەوە بوو، لەو حاڵەتە ناتوانێت هیچ بکە. طبعاً دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە مۆبایلەکان و زۆربەی ئامێرەکان لە ئێستا ڕەندۆم ماکەدرێس بەکاردێنن. ڕەندۆم ماکەدرێس کاری چییە؟ هەر لە حاڵەتێکی بەستین بە وایفای یاخود بە ئینتەرنێت ماکەدرێسی جیاواز بەکاردەهێنێ. باشە؟ یعنی ماکەدرێسی ئامێرەکە پیشان نادە، بەڵکو ماکەدرێسێکی وەهمی جیاواز بەکاردەهێنێت. طبعاً ئەوە شتاک و سکورێتی و پرایڤسی زیاترکە. باشە، پرسیارێک هەیە ئایا یەک ئامیر دەتوانێت زیاتر لە ماکەدرێسی هەبێ؟ بەڵێ، ئێمە وتمان بلوتوس، وایفای ئەداپتەر، ئیترنێت، کارتی شەبەکەیانی، ئەوانە هەر بە شکلەوانە ماکەدرێسی تایبەتی خۆی هەیە. ئایا کەسێک لە دەرەوەی تۆڕەکە، واتە لە ئینتەرنێت لە دەرەوە، دەتوانێت ماکەدرێسی ئامێرەکەم بدۆستەوە؟ نەخێر، ناتوانێت، تەنها لە حاڵەتێک نەبێ ئەگەر هێرش بکاتە سەر ڕاوتەرەکە. باشە، لە ڕاوتەرەکە ماکەدرێسی هەموو ئامێرەکانی تێدا. پرسیارێک هەیە ئایا ناونیشانی ماکەدرێس شوێنی ئامێرەکە دیاری دەکات یان نە؟ وەڵامەکەی نەخێر، چونکە ئەوە کاری ماکەدرێس نییە کە ئەو بابەتانە و ئەو زانیاریانە لە خۆ بگرێ، بەڵکو ئەوە کاری IP ئەدرێسە، نەک IP ئەدرێسی لۆکەڵ، IP ئەدرێس کە کۆمپانیای ئینتەرنێت دەداتە تۆ. باشە، بەو IP ئەدرێسە زۆر زانیاری تێدایە کە کەسی بەرامبەر دەتوانێت بیبینێ. باشە، بۆ نمونە بە ئاسانی ئەتوانی بنووسی وەک سمای IP ئەدرێس، ڕاستەخۆ پێت ئەڵێ تۆ لە چ وڵاتێکی، پاشان لە چ شارێکی، و هەروەها چ کۆمپانیایەکی ئینتەرنێتت بەکارهێناوە، کەواتە هەموو ئەو زانیاریانە بە شێوازێکی پەبڵک دیارە. کەواتە مەترسیەکە لە ناونیشانی پەبڵک IP ئەدرێسە، نەک لە بابەتی ماکەدرێس، چونکە ماکەدرێس هەر ناڕواتە ناو ئینتەرنێت، بەڵکو تەنها پێوەستە بە بابەتی لۆکەڵەکە. کەواتە هاوڕێن وازانگەشتنە کۆتایی ئەم وانەیە کە باسی ماکەدرێسمان کرد. هیوادارم زۆر باش لەم وانەیە تێگەیشت بن. یاسینتان لەگەڵ بۆ هەشاد و بەختەوەر بن. خوداحافظ.